و چاکەش بەکەم مەزانە ڕۆڵە گیان چاکەیەک بەکەم مەزانە لە صحیحی مسلمە هاتووە دەفەرمێت دایکمان خاتو عایشە بۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم جێڕایەوە ئیمامی مسلمیش لە صحیحە حەدیثەکەی بۆ ئێمە جێڕاوەتەوە فەرمووی ڕۆژێکان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵ نەبوو ژنێک هات هاوسەرەکەی لەدەستدا بوو دوو منداڵی یەتیم و هەتیوی بچکۆلەی کچۆڵەی بە باوەشەوە بوو هات و سەردانێکی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوا لە ماڵ نەبوو بەڕوخساریانەوە دیار بوو کە برسین هەژارن خاتو عایشە فەرمێ ئەوەی ئەو وەختە لەبەر دەستما بوو بێ سێ دەنە خورمای جوانمان هەبوو لە ماڵەوە سێ دەنە خورما لە قاپێکا بوو منی سێ دەن کە خورماکەم دایە ئافرەتەکە بۆ خۆی بۆ منداڵەکانی ئافرەتەکە منداڵەکانی لە باوەشی دانیشاندن داینان یەکی دەنکێ خورمای دانێ مناڵەکان زۆریان برسی بوو هەر خێرا دەنکە لە خورماکەی خۆیان خوارد دایکیشی دەنکە خورماکەی بەرز کردەوە خستێ سەر لێوی و مناڵەکان هاواریان کرد دایە خورما خورماکەی خۆیان خواردبوو ئەڵێ وەڵڵاهی بینیم دایکەکە لەسەر لێوی خورماکەی هێنایەوە دەرەوە کردی بە دوو کردەوە ئێکی لە تێ خورمایدایە دەستی کچۆڵەکانی کچۆڵە یەتیمە بێ باوکەکانی خاتو عایشە فەرمێ ئەو دیمەنە زۆر سەرنجی ڕاکێشام ئەو دایکە میهرەبانە ئەویش حەزی هەیە ئەویش برسێتی بەڵام لەسەر دەمی خۆی جێڕایەوە بۆ خاتری ئەو دوو کچۆڵە جوانەی بۆ پێغەمبەرم صلی الله عليه وسلم جێڕایەوە ئێوارەکە گەڕایەوە من وەزانی پێغەمبەری خوا دەفەرمێ هەرواش ئاساییە دایکە ئێتر تەواو دەنکە خورما چییە بیکەی بە دوو کەرتەوە بەڵام پێغەمبەری خوام کاری زۆر بە هەند وەرگرت فەرمووی ئەی عایشە بزانە إن الله قد أوجب لها بها الجنة أو أعتقها بها من النار خوای گەورە بۆ خۆی لە ئاسمانەکانەوە ئاگەی لەم کارە بووە واجبی کرد بۆ ئەم ژنە ئەوجەب لەها بۆ ئەم ژنە بیها بەهۆی ئەو خورمایەوە الجنة بەهەشتی خوای بۆ مسۆگەر کرد ئەو ئەعتەقەها بها من النار کارتێکی لەلایەن خواوە درایە ئەم ژنە لە گوناهەکانی خۆش بوو خوا بیتاقی ڕزگاربوونی لە ئاگری جەهەنەم پێبەخشرا یەک دەنکە خورمە جاری وایە تۆ بۆ مناڵەکانی خۆشت دەبێتەوە دڵت پێیان خۆش بێ بڵێ خوای گیان بیخەتە تەرازوی چاکەمەوە من ئەم کیلۆ میوەیە دەمەمەوە بۆ منداڵەکانم وەڵڵاهی لەوانەیە ئەو شەوە مۆری لێ خۆش بوون لە گوناهەکانت بدرێ ڕۆڵە گیان شتی بچووک بەکەم مەزانە هەیە جاری وایە تینوویەتی دێتە بە دەرگاکەت بە یەک پەرداغاو کەسێ شەقامەکە پاک دەکاتەوە بێگانەیەکە ئەو بەنگلادیشی هەرچێک بێ ئینسانە بەڕێز هاتۆتە وڵاتەکەت چەند جوانە تۆ ئەگە خانووەکەت ڕاقیترین بێ دەوڵەمەندترین بێ بەدەستی خۆت پەرداخە ئاوی ساردی بۆ بەری بڵێ فەرموو وەڵڵاهی ئەو پەرداخە ئاوە لە قیامەتە فریاد دەکەوێت جەنە بەهەشتی خوات بۆ مسۆگەر دەکا ڕۆڵە شتی کەم بەکەم سیر مەکە لە چاکە و لە خراپە یاتی بیها الله بەخوا دێتەوە ڕێگات